إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکاری لە پەروەردگار ژیانمان بۆ ئاسایی بکاتەوە دەرگای مزگەوتەکانمان ئینشاءالله ڕۆژی دووشەمە بە ئیزنی خوای پەروەردگار لە هەموو لایەکمان دەکرێتەوە، بە تایبەتی لە کوردستانی خۆشەویست و ئازیز خوای گەورە بیکاتە مای خێر بۆ هەموو لایەکمان. حەزمان کرد لە خزمەتی جەنابتانە ئەمڕۆژ بە یەکەوە کە جومعەیەک بکەین، چەند خاڵێک لە خزمەتی جەنابتانە باس بکەم. یەکەمیان ئەوەیە ئینسان لەم بارودۆخەی کە تێئەپەڕێ بەسەری هەموو لایەکمانە و دەڕوات ئەوانەی کەوا ئێمە دەرسی لێوەرگرین، عیبرەتی لێوەرگرین، یەکێک لەوانە سوپاسی خوا بکەین لەسەر ئەوەی کە ئێمە چەند ڕۆژێکی تر دوو ڕۆژی تر شا دەبین بە ماڵەکانی خوا. ئەمە سوپاسی خوایەوێ، قەدری ماڵی خوا ئیسە ئەزانین، قەدری نوێی جەماعەت ئیسە ئەزانین، قەدری عیبادەت ئیسە ئەزانین بەڕاستی، چونکە هەموو شتێک هەتا لێت نەبڕێ نازانی قەدری چییە. ئینسان ئەگەر تێر بوو هەتا برسی نەبێ نازانێ برسێتی یعنی چی. بۆیە ئێمە زۆر جارە هاتینە مزگەوت لەوەیە چونکە نەمانبینیە نوێژ بۆ جەماعەت قەت نەکرێ و مزگەوتدا نەخرێ و لە ژیانی زۆری نەمانە زۆر تەبیعی بوو ئاهاتین لەوەی هەندێک شتمان بکردایە. بەڵام ئێستا نە، بەڕاستی دێینەوە بۆ مزگەوت ئەبێ بە بەرگێکی تر، بە دڵێکی تر، بە ڕوحێکی تر، بە دڵێکی و سێنگی فراوانتر، ئەبێ ئەمە عیبادەتێکی چاکتر باشتر ئەبێ بەڕاستی ئەمە لە بەرچاومان هەیە. ئەمجا قەدری ماڵی خواش، ماڵی خوا زۆر گەورەیە. ئەم ماڵە چەندێ جوان بێیسە، ئەم ماڵی خوای پەروەردگار هەیە، ئەمەنە جوانە، بەڵام ئەگە عیبادی دیتیانە بێ چی ئیسفادە هەیە؟ ئەم دار و بەردە و سەب و ئەمانەی ئیسفادەی نییە. بەڵام ماڵی خوا بە چیوە جوانە؟ بە عیبادەت. عیبادەت کە تەعمیرێکا نوێی دەکاتەوە، چونکە ئەبێ ئێمە زیاتر عیبادەتی خوای پەروەردگار بکەین. خاڵێکی ترش ئەوەیە ئەبێ شکر و سوپاسی خوا بکەین لە حەسەر هەموو ناز و نیعمەتێ، چونکە هەموو کات و ساتێ شکرت خوا زیایەکە، ناشکور بی خوای بڕێ، ئەو بە تەکید لێ هەموو شتێ ئەمە قانونی خوایە، خوا دایناوە. لئین شەکەرتم لەئەزیدەنەکم، ئەمە قاعیدەی خوایە، خوای گیان دەستوورێکی داناوە. ئەو قورئانە پیرۆزێ پێمان دەڵێ هەموو شتێ مرۆڤەکان، ئینسانەکان، موسڵمانەکان ئەگەر بێت و سوپاسی نەکەن ئەوە من دەیبڕم لێتان، ئەگەر سوپاستان کرد ئەوە بەڕاستی من ئەیدەم پێتان کە هەموو ناز و نیعمەت. سێمیان ئەوەیە سوپاسی خوا بکەین لەسەر تەندروستی هەمومان کە چاکە. تو ئێستا من و تۆ کە نەخۆشنین، لەشمان ساغا، دەتوانین دەینە مزگەوت، ئەمە کشتی سوپاسی خوایەوێ. دەتوانی قسەکەی سوپاسی خوایە، دەتوانی بێ بۆ مزگەوت سوپاسی خوایە. پیاوێکی بەڕێز پێشەوەی بێم بۆی لە تەلەفۆنی کرد زانی وتی مامۆستا توخوا دوعای خێر بکە بۆ پیاوەکەم جەڵدە دایەلی. ئاهلی مزگەوت چە هەتا دوێنێ لەگەڵ ئێمە بوو تەواو. یعنی سوپاسی خوا بکە تۆ لەشە ساغا، گەورەترین نیعمەتە ساغیە، گەورەترین نیعمەت بەخوا. لەوەیە زۆر جارە ئێژین وڵا کاکە پارە نەوێترە هەموو دنیا تێکەچێت، نە بەخوا. دوو پارە با پارەی هەموو دنیاین تۆ بێ گەلەش ساغ نەبێت چی ئیسفادەیە؟ هەزاران هەیە پارەی دنیا هەیە، سێرەکەی ناز و نیعمەت ها لە بەدەستیان ناتوانێت بیخوا. بۆ لێی گیراوەتە ناتوانێت. بۆیە ئەبێ ئێمە بزانین خەدری خوا کە ئەمانداتێ چاکترین و باشترین ئەوەیە کە سیحەتمان چاک، ئەمە گەورەترین نیعمەتە لەو نیعمەتانە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەموو شتێک دەردێک دەرمانێکیە، خۆمان چۆن ئەڵێین هەموو شتێک دەردە ئیلا ئەو دەردە نەبێت کە دەردی مردنە و پیریە کە نامێنێ. خاڵێکی ترش لەو خاڵانەی پاک و خاوێنی ئازیزان و خۆشەویستان، یەکێ لەو مەرجانەیە کە دوو ڕۆژتر پێمان دەڵێن، کە پێمان دەڵێن کە پاک و خاوێن بین لە مزگەوتە. ئێمە نەکوای ئێستا پێمان بڵێن، ئێمە پێش 1400 ساڵ دینی ئیسلام باسی پاکێتی کردووە. ئەبێ بزانین قەدری پاکێتی. ئیستا بۆمان دەرەکەوێت پاکێتی یعنی چی. هەزاران لەم نەخۆشیە مسلمان بوو، ئەو دەوڵەتە گەورانە کە ئیمانیان بەخوا نییە، خوا ناناسن، پێغەمبەر ناناسن، ئێعترافەکەن بە دینەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەی چی جا من و تۆی مسلمان، چونکە چەندێ پاک و پوختە بینیەمان کەمە، بە تایبەتی دووبانی دەینە مزگەوت هەمومان. ئەبێ مڕعاتی هەموو شتێ بکەین کە دەستنوێژ دەستێن، حتا پێتانەکرێ لە ماڵەوە دەستنوێژ بسێنن، با لە مزگەوت نەبێت کە دەستنوێژ سند هەوڵ دەخۆ توش کەرۆ لێ ئەمجا بێەوە ژوورەوە بە شوێنانە بافرە تەڕ نەبێت. لە خۆپاکردنەوە لە هەمووی ئەبێ زۆر جددیتر بی لە جاران. ئێمە پێشەمەش پێغەمبەری خوا پێمانی وتووە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دای لای گۆڕێکە ئەیەنمە یادتان وتی ئەم دوانە عەزابە خۆ، عەزابەکەیانش لەبەر گوناحێکی زۆر گەورە نییە، بچووکە، یعنی لای ئێمە بچووکە، بەس لای خوا گەورەیە.
وتیانەی پێغەمبەری خوا کامەیە وتی یەکێ لەوانە کەسێک ئەچێتە سەر ئاو خۆی جوان پاک ناکاتەوە عەزابی چی قەبری لەسەر یەکێ لەوانە عەزابە خواوەیە یعنی خۆپاکردنەوە ئەبێ ئینسانی ماندار زۆر بایەخی پێ بدە ئەمە شەرعی ئیسلام داوای پێ لێ کردوین کە ئێمە پاک و پوختە بین و هەر بوشینە دەسەڵاتی خوامان بۆ دەرەکەوێ لە سەر هەموو دنیاست تەماشاکەن خەڵکەڵێ ئەمریکا بەقووەتە خەڵکەڵێ سین بازار نییە شوێنی نییە سین ئەها خوای گیان بە میکرۆبێک هەتا ئێستاش کەس نازانێت چێ هەتا ئێستاکەش کەس نازانێ هەر دەواکەی بدۆزێتەوە عەزەمەتی خوا دەسەڵاتی خوا سێری کرد هەوەسی بێ بەمە هەر بەمە نیە دنیا ڕاوەستێنێ وە چۆن ئێستا بینیتان دنیا ڕاوەستاتەوە تەواو جعدە چۆڵ دنیا چۆڵ گشتی ئەو مەشەدە ئەگە فکری لێکەرەوە مەشەدی قیامەتە ها وریابن آخر زمان ئاوای لێ دێ 40 ساڵ ئاوا ئەم ئەرزە نییە حرەکەی تیان نیە ئێستا کەمی هاین لە ماڵەوە دانیشتین بەڵام نامێنێ هیچی تیان نامێنێ ئەمەم سەرزەویە جگە زاتی ئەڵڵا نەبێت کە خوای گیانە فەرمێ مڵ بۆ کێیە پەروەردگارە فەرمێ بەس خوای گەورە خۆی جوایداتەوە هیچ کەسێ نییە عەزەمەتی خوا لێرە دەرەکەوێ بۆمان عەزەمەتی خوای پەروەردگار کە میکرۆبێکی بچووک ڤایرۆسێکی بچووک بە ئەجیزەش نابینرێ هەموو دنیای کردە لە کون هەموو دنیا قووەت نییە بەرامبەری کرێ کەروێکیان بیگۆڕن وەڵام ئەمریکا دروستی کردە سین دروستی کردە خواگیان نییە لە سین و گواستیەوە بۆ ئەمریکا بۆی ئەوەش لادا ڕێژەی بێژین ڕێژەیەوەی کە مردووە لە ئەمریکا زۆرتر تاسین بۆیە بۆچی پێمانەڵێ ئازیزانە خۆشەویستان موسڵمانەکان ئەمە ئەومان بۆ دەرەخا کە عەزەمەت و دەسەڵاتی خوای پەروەردگار بەسەر هەموومانەوە لە دنیادا و لە پاشە ڕۆژدا خاڵێکی ترەوەی خۆمان زۆر بپارێزین ئازیزان و خۆشەویستان و خاڵێکی ترش ئەوەیە کەوا لە خۆپاراستن پاشانش خۆمان هەمیشە لەبیر بێ خۆمان دایمە سەعات لەبیر بێ لە هەموو کار و کردارەکانە و خاڵێکی ترش کۆڵ نەدەین دەستان خۆش بێ ئەوانەی کە کۆڵیان نەدا لە عیبادەت لە مزگەوت ئەوانەی کە هەڵوێستیان بوو ئەوانەی ئەهلی مزگەوت بوون چونکە ئەمە موژدەیەکی زۆر خۆشە مسلمانان ئەمەنە پرۆشی مزگەوتن ئەوەنە غەمی مزگەوتیانێ چونکە ئیشتاڵڵا بەرێو حەدیسە ئەکەوین رجل قلبه متعلق بالمساجد دڵەکانمان ڕەبتە بە مزگەوتەوە چونکە ئێمە مزگەوت نەبێ ژیان نابێ عیبادەت نەبێ نابێ ئێمە وا ڕاهاتووین مسلمانان وا ڕاهاتون بۆیە ئەمە بەڕاستی ئەبێ ئێمە گەرمتروین لە دووشەمەوە ئەبێ لای ئێمە دووشەم ڕەمەزان بێ دووشەم ئەگە تەماشاکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەشەوی ئاخیردا گەرمتر بووە تا دەی ئەوە ئەبێ ئێمە لە دووشەم و گەرمتر بین عیبادەتی زیاتر و ئەبێ مزگەوتەکانمان جمەی بێ ئەوانەی کە پێیان ناخۆشە ئەوانەی کەوا مولحیدن دوو لە ڕووجەنابتان ئەوانەی بێدین بۆی زیاتر دڵیان بتەقێت خەڵک زیاتر بێتەوە بۆ مزگەوت بۆ عیبادەت ڕوو لەخوا بۆی خوای گەورە ڕەحمان لێ بکە خاڵی کۆتاییم شەوەیە بابەتی زەکات و سەرفترا ئازیزانم خۆشەویستان من هەندێک قسەکەم لە خزمەتتانە خوا احتیاجی نە زەکاتی منە و نە سەرفترەی تۆی ڕجای خواتان لێ یەکەم ڕجای خواتان لێ یەکەم زەکاتەکە لە ژێگای خۆی دانن ئیتر بەسێتی تخواکەی ئیتر بەسێتی مامۆستا بیدەمە کوڕەکەم بیدەمە براکەم تو خوا عیب نییە برا زەکاتە بداتە برا توایسم براکەم ئەگە لێ بخۆمی کورە نانەکەی خۆ مەقەمەدەن عیب نییە ساڵ بە ساڵ چاوەڕێی دەست من بکابێ 4 دیناری بدەمێ ئەمە چی ئێمە فێری بووین ئەمە چی ئێمە خومان پێوە گرت خواگیان ناخەڵەتێ لە گرفانی ڕازدەریکەی بیتە دەچەپ چەپ بدەیتە خوار ئێستا گشتی واکە کورە با بە مەلاچ خەڵەتان کورە مامۆستاتیش خەڵەکە خۆخوا ناخەڵەتێ وازی لێ بێنە بیدەمە کوڕەکەم باوکم بیدەمە کوڕەکەم فەقیرە وەڵامەی دە کوڕەکە بیدە ژنەکەی کورە بابە ئەمانە چییە ئیکەین کورەگە لە شەرعشایە مەی دەرێ عەزیمەتتە بێت ئەو زەکاتە بدە کەسێک کە نایناسی براکەت لێ قەوماوە ڕاتفەکەت بکە دوو تۆنی مەی بدەرێت یان زۆرینەی خەڵک بەداخەوە سە چوورەی کردەتەوە ئەو ڕۆژە کابرا تەلەفۆنی بۆ کردوم کابرا ملیۆن و ڕبع ڕاتبێ ملیۆن و ڕبع معقولە ملیۆن و ڕبع ڕاتبێ پاشان خانی خۆیەکی کرێ نادە وەڵام مامۆستا بڕێ قەرزارە وەڵا مەی دەرێ توخوا کێیە قەرزار نەوێ وەڵامش قەرزارم برا بەخوا مش دارەکەم سەندە قەرزارم بۆ نامدەنی بەس ناکرێ کاکە ئەخی ئەمە گشتمان قەرزارین گشتمان بکەینەوە ئەی ئەو داماوە چی بکا کە دیناری چینە 250 نەڕاتبی نیە بەس زمان ها لە کریا هیچی نییە ئەی من بۆ بگیرم کە مانگی ملیۆنێک ئەستێنم بۆ بگیرم ئەمە چیە ئێمە فێری بووین مانگی 1 ملیۆن دینار تەیە تۆ دەستی پێوە گرە کاکە خانیە مەکە دوو قات و سێ قات کاکە خۆت قەرزاربارکەی هەتایرە بکەیتە ناوی دوای چارو بکەیتەوە ڕەمەزانی لێتە ماڵمە ماڵ بگەڕێ وەڵا کاکە خانوم کوردە پر کاکە بە گەورەی ئەندازەی خۆت خانی بکە وەڵا کاکە سیارەیەکی بای دوو دەفتەرە خانیە دوانیە خانیەکی پارە نادا بکرێت
لولا أوتي ما مسألة دورك قرزارم والله زكاة ناكل كاك سعرك بفروشه كاك دو دفتر بيد دفتر ونيم يبان جوارك قرزارك بدرو خانيك دو قاتو باشا باري باشا كا خانيك بفروشه خانيك بس أنا بأندازة خود بارك بدرو بقرزك بس تو ما يقشتي باي ما قشت ما فير أو النبي رجعتان ليكم زكاة بخنا تشيني خوي زور ورد بنا ولي زور ورد بنا والزكاة نجيتها شويني خوي خوا قبريناك ورينا قريب تو بدي كابريت دولة من فقير نبين أبي زكاتك اللي جاي خوي داني سالفة ركعتها رادية جاوز ترى وايق رحم لمنه يوش بك عاقبة كرمان قالش ما صاحبك يا ربي خوي لا تبارين بخاتنا وجانا كان عبادتي ما يجرى مزاني في روزها ملاك مان ورقري يا ربي خوي لا تبارين ما برحمه لطف وكرمي خود لقل ما نبكي يا ربي خوي لجناح وتاواني ملاك مان حجبي يا ربي خوي رحم با جيان ما نبكي جيان ما ناسود بكي يا ربي رحم بها ملاك ما نبكي آمين آمين والحمد لله رب العالمين الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين أما بعد هندي مسلمان دعوة دعاء خير كدو لجنابته لدعاء خير مسلمانان بتايبتي واني كدعاء كدو يجي دعاء كدو ببشي مكان إن شاء الله خير ورحمة ملاك مالك إن الله وملائكته يصلون على النبي والذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد اللهم اغفر للمسلمين والمسلمات اللهم اغفر للمؤمنين والمؤمنات من أهل السنة والجمعة والجماعات وأقم الصلاة